دیارە چەکدارانی داعش لەو کاتێککە لە گوندی موفتیە بوون لە ترسی فڕۆکەکانی هاوپەیمانان و هێزەکانی پێشمەرگە چەندین تونێلیان لێدا من ئێستا لەگەڵ فەرماندەیەکی پێشمەرگە و چەند پێشمەرگە یەکم دەمەوێت بچێنێ ئەو تونێلەوە ئەمانە لە شوێنەکان تولیان کرۆ لێرە کردویان لە تەلەسۆت کردویانە تقریبان درێژی 700 مترە ئەمەیە بە چای خۆتانەی بینن ئێستا لە ناوە ئیسفادێکی زۆران لێ کردو بەوەی کەەوە لە ترسی فڕۆکانی هاوپەیمانان سوودیان لێوەرگرتو و هەر لەوێ ئیسراحەتیان کردو لێ شماونەتەوە. چەکدارانی داعش دیارە لە دروستکردنی ئەم تونێرە پشتیان بە ئاسن و بەدار بەستووە بۆ پاراستنی تونێلەکە لە ڕووخان جگەلەوە لە خوارەوەش لە شوێنی دانیشتنیان خۆ شوێنی ڕۆیشتنیان داریان داناوە بۆ ئەوەی ئەرزەکەیان تەڕ نەبێت و لە سەخفی شەوە دیارە ئاسنیان بەکارێناوە بۆ ئەوی لە ڕووخان بیپارێزن و ژێرزەوینە هیچ کەسیش نابینیت لێرە ئاسنی بەکارینەوە لە بن ئاسنیش هەموو دار دانایە لە بن دارش ئەوە هەموو فلین و ئەوەنا ینی جینگویە سگە لەو ژووری چ ژووریتکەی هەیە ئێرە ئەو تونێلە دابش کرێت تقریبان سێ-چوار ژووری هەیە بە تایبەت ینی هەر ئیکی ژووری خۆش لێرە هەبیە ئەوە ژوورێک ئەوەی دووەمە هەنەفسی بە نەفسیشیوە دروست کراوە. چەند بەرزە چەند نزمە و تونێلە چەند تقریبان 5 متر دەچیە ژێرزەوی بەڵێ ئەدی درێژیەکەی دیارە درێژی سەر تونێل دەمێن بەس ئەو تونێلە تقریبان 4-5 ماڵی خوب پێک وەگرێدایە یعنی دەتوانیت هاتو چوو بکەتن هیچ کەسێک لەسەرەوە نەبینیتن. ئێستا لێرە تونێل دابش دەبێت بە دوو شوێن هەر ئێک دشتە لایەکی گوندی ئەوە دشتە لایە ڕۆژهەلاتی گوندی ئەوەش بۆ ڕۆژ ئاوا دەڕۆتن ئەوە هەموو خواردن و ئاوی وانە لێرە بڕۆ تەواو بڕۆ. ئێمە تاکو ئێستا چوینەتە لای ڕاستی تونێلەکە کە هاتوونێتە ژوورەوە دیارە دەکاتە لە لای ڕاستی گوندی موفتیە و تا ئێستا دەڕۆین تاکو ئێستا کۆتاییەکەی دیار نییە ئەوە ئێستا لە خانێک دەردەچێت کە ئەوانە کە بەڕێگاوە پێش ئێستا بەس ڕۆگەت هاوپەیمانە بردومانی کردیە و لە ناو بردیە. ئێمە ئێستا لە ڕۆژهەڵاتی گوندی موفتیین دیارە کۆتایی ئەو تونەڵەیە کە چەکدارانی داعش بەکاریان هێناوە بەپێ ئەو زانیاریانەی کە کەوتونەتە دەست هێزەکانی پێشمەرگە لە دروستکردنی ئەم تونێلەدا چەکدارانی داعش پشتیان بە هاوڵاتیانی شاری مووسڵ بەستووە و لە بەرامبەر هەر ڕۆژێک کارکردنیش بە ئەو هاوڵاتیانە تەنها 4,000 دیناریان پێدراوە. ومێد چۆمانی NRT گوندی موفتی لە سنووری غازر.